حکوومەتی هەرێم بنزینی 450 دیناری ڕەت دەکاتەوە و قەیرانی بنزینیش فراوانتر دەبێت. هەڵمەتی ڕاودونانی گەندەڵکاران بەچڕی دەستی پێکردەوە. سەرۆک حیزبێک و وەزیرێکی پێش و دەستگیر کران، هی ترش لە ڕێگایە. لە چوارچەوەی دۆسیەی جومەیلی هەڵمەتێکی بە دوواداچوونی کەرتی خانوبەرەی هەرێم دەست پێ دەکرێت. دوای ئەوەی دوێنێ وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کەوا ئامادەن بنزینی 450 دیناری هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق بۆ هەرێمی کوردستان دابین بکەن. ئەمڕۆ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بەبێ باسکردنی وردەکاری ناوڕۆکەکەی پەیامەکەی وەزیری نەوتی عێراقی ڕەت کردەوە و داوای کرد 50,000 بەرمیلەکە بۆ 120,000 بەرمیل بەرز بکرێتەوە. هاوکات سەرچاوێکیش لە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم ئەوەی ئاشکرا کرد کە ئەگەر 50,000 بەرمیل نەوتەکەش بکرێتە 120,000 ئەوە ناتوانن قەیرانی 100% بنزین چارەسەر بکەن، بەڵام دەتوانن نیوەی چارەسەر بکەن. ئەوە لە کاتێکدایە کاوە عەبدولقادر ئەندامی لیژنەی پەرلەمانی عێراق بۆ چارەسەرکردنی قەیرانی بنزین بە ستاندەری ڕاگەیاند بڕیارە ئەو هەفتەیە لیژنەکەیان کۆ ببێتەوە و بانکهێشتی هەردوو وەزیری هەرێم و عێراق بکەن. ناوبراوتیشی بە ئەگەری زۆرەوە هەموو ئەندامەکان جگە لە پارتی داوا دەکەن بەغدا خۆی بنزینی 450 دیناری بۆ هەرێم دابین بکات. دوای ماوەیەک لە خاوبوونەوەی هەڵمەتی بەرەبەیان بۆ ڕاوەدونانی گەندەڵکاران لە دوێنێەوە هەڵمەتەکە دووبارە بەچڕی دەستی پێکردوتەوە. شەوی ڕابردوو ئەحمەد جبوری ناسراو بە ئەبوو مازن ئەمینداری گشتی حیزبی جەماهیری نیشتیمانی لە بەغدا دەستگیر کراوە. ئەمڕۆژ فەرمانی دەستگیرکردن بۆ ئەحمەد ئەسەدی وەزیری کاروباری کۆمەڵایەتی لە کابینەی سوودانی دەرکراوە. هەروەها داوای هەڵگرتنی پارێزبەندی لە پەرلەمانتارێکیش دەکرێت. هاوکات ئاژانسی فەرمی هەواڵەکانی عێراق بڵاوی کردەوە کەوا ئەمڕۆ هاشم سوودانی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای گشتی ئۆتۆمبیل لە وەزارەتی بازرگانی عێراق دەستگیر کرا. هاشم تۆمەتبارە بە گەندەڵی لە گرێبەستێکدا لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق. دەستپێکردنەوەی هەڵمەتەکە لە کاتێکدایە پێدەچێت ئەمجارە بەرپرسانی باڵای حیزبە سیاسیەکان و ئەوانە بگرێتەوە کە پۆستی سیاسی باڵایان هەیە. تاوەکو ئێساش هەڵمەتەکە بە قسەی عەلی زەیدی بەردەوام دەبێت و فراوانتر دەبێت و چەندین بەرپرس و کەسی حیزبی دیکە بەر هەڵمەتەکە دەکەون. باپەی زانیاریەکان لە بەغدا بەشێک لە لێکۆڵینەوە نوێیەکانی کەیسی عەدنان جومەیلی لەسەر پرۆژەکانی نیشتەجێبوونە لە شارەکانی کوردستان گومانێکی زۆر لەسەر موڵک و ماڵی عەدنان جومەیلی لە شارەکانی هەرێم دروست بووە. زانیاریەکان باز لەوە دەکەن کە ناوبراو لە ڕێگەی چەندین وەبەرهێنانی نیشتەجێبوونەوە بڕێکی زۆر پارەی لە هەرێمدا شاردوتەوە. بڕیار وایە لیژنەیەکی زەیدی کارەکانیان لە هەرێمی کوردستان دەست پێ بکەن بۆ ئەوەی قەبارەی ڕاستەقینەی ئەو سامانە دیاری بکەن کە لە بڕۆژە نیشتەجێبوونەکانی هەرێمدا هەیە و خاوەندارێتیان بۆ جومەیلی دەگەڕێتەوە. ئەگەر ئەم پرۆسەیە بگاتە پرۆژەکانی نیشتەجێبوونی هەرێم چاوەڕێ دەکرێت ژمارەیەکی زیاتری بەرپرسانی عێراق تێوە بگلێن. بەو پێی ژمارەیەکی زۆریان بۆ سپیکردنەوەی پارەکانیان مڵکیان لە پرۆژە نیشتەجێبووەکانی هەرێم کڕیوە.